لە قەزای چەمچەماڵ بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لە بازگەی بانی مەقان تاکو ناحەی تەکیە لە ماوەی تەنیا 2 هەفتەدا کامێرەکانی خاڵ بۆ خاڵ لە 7 جێگەی جیاوازدانران. بەڵام هەر لە مەودایەدا کە ڕێگەی سەرەکی کەرکووک سلێمانیە و بە تایبەت لە ناو سنتەری قەزای چەمچەماڵ ماوەی چەند ساڵێکە بەشێکی ڕێگەبانەکان بە تەواوی خراپ بوون و گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە. هاوڵاتیان و شۆفێران پێیان وایە گەر نیوەی ئەو داهاتەی لە کامێرەکانی خاڵ بۆ خاڵ دەست دەکەوێت بکرێتەوە خزمەتی ڕێگەبانەکان ڕووداوەکانی هاتوچۆ بە تەواوەتی ڕوو لە کەمبوونەوە دەکەن. دیارە ئەم کامێرانە لە خلالی هەفتەیەکە ماشەڵا زۆر گورج و گۆڵبووندان نا ئیشێکی چاکیان لێکرد بەس مەعەلاسەف با ڕوعبێت لەو پارەی کامێرانەی کە دایان ناوە ئەوە حاڵی ڕێگاوبانەکان. ئەمە ڕێگا من سایەقێکم شۆفێرێکم ڕۆژانە دێم بڕۆ سێریکە لێەوە بڕۆ تا بانی مەقان جادۆبانی گشتی وێرانە کامێرە بە حەقەت ئیجابیەتێکی ئەوەی تایە حادیسەکە مەکاتە سورعی سارەکەمە بێتەوە بەڵێ ئەوە شتێ چاکە بەس بەڵامایە و داهاتە بە زووترین کامێرایان هێنا بۆمانیان دانا بەس بەڵام خۆزگا بە زووتریگات ئاویان بۆمان ڕابکێشتایە. بەڵێ ئەم کامیرەیە کە دانراوە ئەم پۆینتە هیوادارم ڕوونکردنەوەی زیاتر بە خەڵک بدرێ هێماکانی بۆ دابنرێ و لە هەمان کاتیشە ئەو پارەی کەوا لەم کامیرانەوە دەسەکەوێت عەلەقەل لە 150 بۆ ڕێگاوبان سەرف بکرێت لەبەرەوەی ڕووداوی هاتوچۆ تۆزێک کەمتر بێتەوە. ئەم جادۆبانە زۆر خراپ بووە لەبەرەوەی کوالێتی قیرەکەش باش نییە یەکەم دووەمیش ڕێگاوبانەکان زەختێکی زۆری لەسەرە لەبەرەوەی هەموو عێراق و ناوەڕاستی عێراق و هەموو شارەکانی کە لەسەر ئەم ڕێگاوبانەیە هیوادارم ئەم جادۆبانە پارێکی بۆ تەرخان کرێ بۆەوەی تعمیر بکرێتەوە چاک بکرێت لەوەی ڕووداوی هاتوچۆ کەمتر بێت. چالاکێکی مەدەنیش بازدا گورج و گۆڵی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە دانانی باج و غەرامە لەسەر هاوڵاتیان و خاو خلیسکی لە خزمەت و پرۆژەی خزمەتگوزاری دەکات. لە ڕاستیە بە ڕەنگە فەلسەفەی دانانی کامێرای خاڵ بۆ خاڵیان پۆینت و پۆینت کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بێت بەڵام وەکەوەی کە گوێبیستی بووین لە ڕۆژەکان نزیکەی 385,000 حاڵەت تۆمار کراوە کە داهاتەکەی بە نزیکەی لە شەو ڕۆژەکان نزیکەی 20 میلیارد دینارەکە. ئەمە بەڕاستی داهاتێکی زۆرە ئایا ئەم داهاتە لە خزمەتی ڕێگاوبانەکانە خەرجەکرێت ئەمەم ڕێگای کە خۆتان ئێستا تەسویتان کردووە ئایا ئەمە ڕێگای شارێکە کە کەسوکارەکەی هەمووی شەهید و قوربانیە. ئێمە بەڕاستی چاوەڕێ ئەوە بووینکەوە ئێمە ئاوی گۆبتەوە بگا بە چەمچەماڵ بەڵام ئێمە ئەزانین لەبەرەوەی ئێمە ئیشی کۆمپانیا و پارە پەیداکردن ئەبینین لە ماوەی 2 هەفتە سێرەکەین پرۆژەیەکی تر لەسەر حسابی گیرفانی خەڵک لە ماوەی 2 هەفتەکەوتە بواری جێبەجێکردنەوە ڕێگایەکی وەکو ئەمە بەگەمە بەڕاستی داهات و کولفێکی زۆر کەمیشی بوێ و ئەگەر پێشیان ناکرێ بەڕاستی جاری بدەن و بۆی خەڵک دەسڕیان بۆ دابخات. ئەم ڕێگایە بەڕاستی ڕێگەی سەرەکی نێوان سلێمانی کەرکووکە ئەمە ڕێگاوبانەکەیت یعنی بەڕاستی بۆ بەسکەی قیتات یان بەس قیتارەکەی ماوە لە سایه حکوومەتی ماوە بەسەرچوودا سەرباری ئەوەی موچە و قوتی هاوڵاتیان لە کاتی خۆیدا نادرێت و قەیرانێکی بێبەهانەی ئابووری بۆ خەڵکی دروست کراوە کە چی باج و غەرامە لە ژێر ناوی جیاوازدا ڕۆژ دوای ڕۆژ ڕوو لە زیاد بوونە کە ئەمەش بارودۆخ و ژیانی هاوڵاتیانی قورستر کردووە. ڕەبێ محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.